سڵاوتان دەبێت بینێرانی بەڕێزی کوردستان بە سوچوار من ئامان نەزمەدینە مەم حەڵقی باسی ڕۆژتان پێشکەشەکە. باسی ڕۆژی ئەمڕۆ لە سەر دوو تەوەر قسەکەین تەوەرێکیان لەسەر مۆستڵی دوای داعش بە میوانداری بەڕێز عەبدولقادر شنگاری جێگری یەکەمی پارێزگاری مووسڵ، هەروەها لە تەوەری دووەمیشدا باس لە کاریگەریەکانی بانگێشتکردنی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق دەکەین بۆ پەرلەمانی عێراقەویش بە میوانداری بەڕێز سەربەست مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان لە عێراق لە تەوەری یەکەم و لەگەڵ بەڕێز عەبدولقادر شنگالی دەستپێکین بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. ینی بابەتی مووسڵ خەریکە هەنگاو بە هەنگاو ینی بەرەو ئازادکردنی تەواوەتی ئەچێت. ئێوەکو پارێزگای نینەوە لەو بەشەی کە ئازاد کراوە توانیوتانە چی بکەن و ئەتانەوێت چیش بکەن بۆ بەشەکانی دیکە کە ئازاد دەکرێت؟ بله طبعا پشتی دەستپێکردنا ڕزگارکردنا مووسڵ لێمە وەکو حکوومەتە مەحەلی مەگەلێک جارە بەحسێکی مەوضوعی کردە ما خۆتێک دانا بوو خۆتەکە مەدەنی لەگەڵ خۆتای عسکەری خۆتا مەدەنی مهمامان بوو کۆ ئەم کاربن زووترین وەخت خەدەماتە پێشکەش بکن و کاربن خەلکێکی زوو ڤەگەرنە منطقاوان و ئەو خەلکە جارەکە دیتر ئاوارە نەبێت المخەیەماتە دەنەمینێتن السەروی کاری هاتەکردن ئیمکانیات گەلێک ضعیف بوون ئیمکانیاتی پارێزگای مووسڵ گەلێک ضعیف بوون بەس سەروی چەندی دەژی الحەمدلله ئەمکارم بێژین مە نەجاحەتێک ئینا کو ئەمکاربن گەلێرە ڕادگرن بۆچی ئیمکانیات ضعیفە ینی ئەو پارێزگایەکن لە عێراق پارێزگاکانی طبعا بس دائما من جارة ديجي بحث كريال الكردستان باستشار طبعا وضع عراقي اقتصادي عام بيجي وضع نيباشي العراقي عام سرفي همية دجي تعامل محافظة بغداد لقل باريزقها موصل دائما جوازش محافظة دي همية ما قالك جارة بحث كريال نبتني باشتهاتنا داعش حتى بريهاتنا داعش 2003 ورا إما وكو مراقب 2013 إما وكو تنفيذي لحكومتها محلية موصل ده أم دائما تبين تعاملها بغداد لقل باريزقها موصل تعاملك جوازة جهمي منطقة محافظة ديتر همي محافظات دي استحقاقات تمامتي وارد قرن بس إما مخابن وكو باريزقها موصل تجارة ما تشي صالة استحقاقات يدخو بتمامي ورنا قرت نجبر ويشان دي دائما ما مشاكل هين دائما مشاكل ما قلق مظنين خاصة باشتهاتنا داعش وفي عدد مظنين اواره وبناكات تحتيهات دمراندن دبي هاري هاد باكرنش علي بارز حكومتها بغداد ايش حكومتها محليه موصل لك قاربه جارة قاعد خدماتها بزورين بس امكانيات قلق ضعيفون ما دست في كاري قريب امكانياتنا ضعيف تركيزها مسار وان قطاعاتها وقطاعات مهم يتقري دايب حياتها خلقها روجانفا او جي كهرباء وآفا وخدمات البلدي والصحية تركيزها ما بيهتر السرفان ملف ابو ملف كهرباء اسكارم بيجم فيغافي بهاري كاريا حكومه هريمه كردستان طبعا ما سوباسيا حكومه هريمه كردستان تكون وزارتها سامان سرشتكان كو هاري كاريا ما كركم خطوط الناقله هوليري بكاربين كهرباء بقينا آلية تشبش موصل انه كهرباء قهشتي آلية تشبش موصل اسكارم بيج متى تقريبا اشتشيل حتى تشيل بيج حتى بينجيش صدي اش آلية تشبي كهرباء قهشتي ان شاء الله اوجي دي تمام بيتن همي مشاريع وبروجي افي الآلية تشبي كهرباء قهشتي وقت كهرباء قهشتي ان شاء الله دي افجي درست بيتن افرو نكاز الفيري مال الاستوديو ما خو كارمانديد ما دائره افي دائره كهرباء في قافي ايش ان شاء الله افرو بشاف دي مازنترين مشروعي افي كافيا كاردا افرو بشاف دي كافيا كاردا هاجر اف مشروع اجي درس بو صدش صدي ان شاء الله دي مشكله افي الاليه جابي اش باريس قها موصل دي خلا دي درس ايش باجاري موصل دي درس يعني مشكله افي الاليه جابي منامين دي اف قها همي احياء الداخلي اليه جابي موصل ده افا ايهات يكرن في غافي كعب القادر يعني با برسياري اللي راب كم شبكه كهرباء او تا چەند زەرمەند بوون زیانمەند بوون لە مووسڵ زەرەرێکی گەلێکی مەزن بوو يعني اش ڕۆژە ئەوەلا ڕزگارکردنیدا کارمەندی دایرە کەهرەبی طبعا وزارة كهرباء بغداد اش وزارات متميز بو حقيقة بتعاملها والقل باريزقها موصل اش رجاء أولي كتكاري دنوك وهندك وزارة ديوك وزارة صحة وزارة بلديات أب وزارات هندك تلك وزارة تربية تلك أكتي ذهب تعاملها وان القل باريزقها موصل وزارة كهرباء دستكاري خروج رجاء أولي ده وأسكارم بيجي من نجاحتك هنا فيغافي نوكا أمل
پێنجش سەدەش ئالیچە پێش مووسڵ کەهرەبیا گەهشتیە باش ئەوە ئینشاءالله ئەم ئیتیفاقە لەگەڵ حکوومەتی هەرێم چۆنە ئاکید لەگەڵ کردی تایبەتە ئێوە ئیتیفاقتان کردووە و حکوومەت چیتان یعنی حکوومەتی هەرێم چی بۆ کردووە حكومة هرم بما خطك يهبو خطك ناقل يهبو او خط مجالك دام وكو جنوب المصلش آلية مخموفة او خط بي استعمال كرن بوي ريكا وي خطك كهرباء داخل الموصل ده اف هاري كاريوان بجمرة وحتى آلية قطاع خاص جمع على اساس عندك اتفاقات هين دتشبين ان شاء الله دي مشكلة كهرباء جي حلبة القل شركة كار والقل يا قيوان ان شاء الله اوجد درست بن وي وقتي دي كهرباء ان شاء الله بردوان بيتن یعنی سەرچاوی وزە لە مووسڵ هەیە بۆ دروستکردنی مەحاڵی کارەبا وەکو نەوت و ئەوانە ئێوە چی شتێکی ینی بنیەی تحتیایی ما بێت لەوێ او خو كهرباء موصل بشكل ما اظنش كهرباء موصل سدين موصل سدين موصله او الي او خط الناقلش الي سد الموصل فهتا فيغا فيل دستي داعش تنا او نهاتنا رزقار كن راس سد يا كنترول كده بس او جيجا خط نتي ذا محطات كهرباء حتى فيغا فيل دستي داعش تنا او جي ان شاء الله درزقار بنش نيزيك وان شاء الله دي كهرب درز بيت الموضوع كهرباء موضوع كي جالك مهم موضوع افي جي طبعا يعني مهم ترتشكو باجاري موصل رزقار كرنا ويا مختلف بوش من دافري ديوك ودافرا شنغال وربيع الزمار شكو خلقك تيدا ما ابو او خلقك تيدا ما محتاجي هما نفسي روجا رزقار بي محتاجي خدماتها دبي راسن خدماتها بشكش برفيتش عندما وكو بارزقها موصل ما او خطا مدني داني ما كدنا كاري ده لقى القطاعات العسكريه يعني هي الشرق خلاص نبوي ايما كارمندي ما كاركر الشارعي ده وقال لك تضحيات جدا كوادر موظفين ما قال لك تضحيات جدا في موضوع ده والحمد لله يعني مكارم بيجن راستا او تشتهاتي كرن نلوي مستوايه بس تشتكي باشي هاتي كرن اجبر فيش عندي جيت تبيني فيها قرتو بيتشا علي تشبش موصل حياتك اعتيادي تقريبا خلكك ارامه خلكك الويري بكاري خوي روجانا راتبي همي خدمات اسكارم بيجم يعني نسبك باشي هاتي توفير كرن فيها يعني ما لو يعني فيديويي شەڕەکان و پاش شەڕەکانیش دەمانبینی زۆرێک لە کۆڵانەکانی مووسڵ وێران بووبوون سیارە لەسەر جادەکان بوو یعنی جادە تێکچوو بوو ئەوانە تا چەند چاکراونەتەوە الآلية شبي موصل اسكارم بيجمتا او شارع او تشتهمي تقريبا يا درست بي بس آلية راستي موصل او مشكلة هاي او آلية راستي موصل طبيعتها منطقية مختلفة جغرافيا يعني منطقة كافنا وشارعي وطنجن يعني وحتى في قافي معركة شر عسكري تيدي بردوامة كادري بلدي نشت أبكاري خرابي ولو في قافي ما جهدي خوي بري ويري يعني في قافي كاري ما يعني وكو دايرة بلدي وبلديات في قافي الويري كارتكن يعني أو شارعي كنترول بوين أو جهة كنترول بوين هم يدس آفتنا كار يعني قالك جي باقش كريم بس هيش قالك جي ما يجي تكون نسبة دماري قالك وحتى في قافي الشرجي بردوام مجبر هندي حتى في قافي توامنا ان شاء الله مبهورن يعني اگر اليا راستي موصل بيرز قاركرن زود تكاربي حياه وان خدماتها بيشكيكاوي ادنى مستوى شوان خدماتها توفير بكي كاربي خلقك حياتها خارجانه بريفه ژمارەیەک پرد هەیە لە مووسڵ يعني ئەمە لە ڤیدیۆکانە بله جسر يعني جسرەکان زۆربەی ڕووخاو هەمیە ڕووخراوە جسری مووسڵ هەمیە ڕووخراوە هەمیات اش خدمتي دركفتين يكشوان جسري خازرة و بارزقها هوليري بارزقها موصل وقريدي ما فيغافي بشكل ناوي مشغول ان شاء الله وجي نزيك دي كافيا كاردا هاتي درست تقريبا يعني بهترش هشتو بينش تام نوت الصدي تمام وي ان شاء الله وجدي خلاص بتن بس او جسري دي همني فيغا فينا الخدمه عندنا ابتني جسركي عائمي هاد شكرن او جسرجي عسكريه بهترج وكو جسرك المدني هذا كارينان او جي منطقه دوري الجنوبي موصل انا الداخلي باجاري موصل ده يعني اگر وقت تبيت بيشا الجانب الايمن اللي راستش موصل ده دبيت مسافه قالك يا دور بشي حتى بناحيه حمام عليل وشنو تشويره درباسي موصل بي او جسر ابتنيه هاي اف جسر دي همين الكاردنا بس وكو معلومات البردستمه او جسر راستنا الكاردنا بس بتفجيره والنبوي ضرره مظنه يعني بشكل كيفانية هذه التفجير كلام يعني عاد بيجم قالك جي تحالف فجران دي اجبر حركات داعش واجبر عمليات عسكري ازبه هو رمي راس مبالغ زور بيدين بس شكرنا وان قالك يا زحمت بي ان شاء الله باشا مبالغانه لشو دستي بدس ديننيو شو ما او بارانه بدس ديننيو يعني بارا لشوينن بو بارا لك طبعا في قافي ماد تقريبا 6 موردين هاي بو
پێشکەشکردنا خەدەماتە و بۆ ئاوادانکردنجی ئەف طبعا هەممی نەلوی مستەوایینە یەکشوان برێکە منەظەماتی دەولی دووە المانحە برێکە منەظەماتی دەولی ئەو کارێکی بەردەوامە تێدە تێکردن هەرچەندە هەتا vێگاوێ gelek dewletên manح yani التزاماتێت خو برێڤە درست نەکردن لەگەل UN ku UN karibî wan xedemata pêşkevirêka منظەماتی دەولی ئێمە بەردەوامن لەگەل wan gelek مەشاریعی هاتنە دروستکردن yani vêgavê مثلەن ez bêjin te بۆ نمونە yani em vêgavê meşruekî şingalê durist dikin مشروعك استراتيجية مزنترين مشروع استراتيجي كهربية كيشانا كهربيش اوينات هتانك بناحية سنوني فيغافي كاربيت يكرن ان شاء الله نزيكترين وقت يعني احتمال مدتها يبقى صدوها هروج بقال لنا ما خلاص ببتن يعني سي هايف تقريبا سي هايف شهر هايف ما خلاص بن اباش مشروع يتقلك المظنه بشراكات ما وكو باريس موصل القليو يعني الداخلي موصل دجي قالك مشروع كاتينا البردستي يعني او تذكرتن مورد دي ترجي بريكا صندوق الاعمار صندوق الاعمار صندوق جاهات الشكرين للبغداد او صندوق طبعا بو همي باريس جاي عراقي او متضرر بوينش داعش انبار وصلاح الدين وديالا ونينوى بوهمي باريزغايا محاولات هنا كفرعكي تايبت باجاري موصل شبي محافظه موصل شبي ان شاء الله وفرعه ديبتن اوجي طبعا اعتمادها وهم يصير قروض الدوليه اعتمادها ويصير قروض الدوليه موازنه دوله عراقيه حتى فيغا في اشعاليه عمليفا ادبيجم تش مشاريع ابوريك نهاتنا درست يعني عندك بدايات فيغا في بدايات هيش بدايات يعني دست بنهات يكرنا درستي ويكشوان جي موردي خطه تنميه اقاليميه باريزغاها موصله مع الاسف او مبالغ يقلك من بري اسبوعك ما وكو باريزغاها موصل بريار هذا داني انه مصادقه الي مجلس فلسر هاتا كرن مبلغ يبتنشلو 8 مليار نشيلو 8 مليار قد بيجبني كافيه في مستشفى ابدا بكي بس او امكانيات البردستي باريزغا موصل برفيش عندي دائما ما داخواز الحكومه المركزيه بغداد كو هاريكاريا باريزغا موصل شكو مشاكل الموصل قلق زورن الدمار الموصليه بهذا ويقلق يا مظنه خاصه الاليه اراستي من متاكد ان اضراري بقلق يدش اليه جبي بيهتربد باش شنقال وكو اداريا بشكل موصل يعني هەستناکەن شنگال زۆر تەخیر بوو لە ئاوادانکردنەوە بەو شێوازەی کە مووسڵ بەو پەلەپەلە ژیان و حەیەویەتی تیا دروست بوویەوە يعني تأخير بو شنقال اكيد يعني بوتشي يعني اما مخابن طبعا مد بيج مخابن حتى في شنقال تاخير بو ابدا كرن دبيا او كارثه بسر الشنقالي دهاتي او اهتمام هاتي كرن اشعاليه دولتي بشنقاري دبيا في الشنقال قهابا نسبني دكلك بلند الافدان كرن اللي مخابن حتى في يك بسمار الشنقالي نهاتي كتان بسماري افدان كرني وبرايي من او نابت نجي شكو وضع الشنقالي تحملي ناكتن يعني هاجر أنبري خو بدني ده ناحية زمار وناحية ربيعة وناحية يوانا همي داعش كتنا ده همي نسبة آوارا كرناوان همي صدش صديبو بس ما كارتي ذكر ما تذكر كر نوكافيجا بتبيتش زمار نوتش صدي صار نوتو بنج صدي خلك الزمار زفري تبيتش ربيعة صار نوتش بنج صدي خلك ربيعة يفقري واني وصاني ليش قال حتى فيجا سبب الشنقال نسبب خدماتها موضوع الشنقال موضوع خدمات كل شنقالي دنيا يعني بونمونا ناحية السنوني مزنترين ناحية سرانسري عراقي مزنترين ناحية بسر قضاء شنقال فيها أو ناحية فيغا في ما أول رزقار ناحية السنوني هاتي رزقار كنا ما دست بخدماتها كر وتشكرنا خدماتها طبعا أمريكا منظمات الدولي أمريكا حكمتها بغداد شنو هاتي كرن الويري ما أمريكا منظمات الدولي دست بكاركر همي خدمات متوفرة فيغا في مدارس همي درستن مشروع آفي درسته مشروع كهربي هاي راسته كهربنا اليوم مستوى بس هي آلية صحافة درسته مخابن حتى في كافي بينج صدي نزفرينا أو بينج صدي جيت زف أو خلك الويري أو نخلك كي آوارة بو فقري أو خلك بكل شيء أو ما بون الويري أو خلك فقري يجي جارك هذه قالك شوان فقري أنا كردستان جبر فان أحداث التالي الهاي فاسي تشيبوين وأفنا آراميا موجود من رأيي من أوا والشنقال طبعا ما قال قري خرا وبري واندان الشنقال كو أفدان كرنا الشنقالي دست بيكن ودست بيكرن فعلا دست هاد بيكرن بيشتيفان أوضاع هميا دست إشكار كشيك شوان منظمة هابيتات ما
مبخو القلوان دانشت القل هابيتات ما بري وان داورك وبشن دست بكار بكن وشون فعلا دست بكار جكرن كتابك رسمي بو مرة وان كن وكو باريس قام وصل بو مكتبة من خاص يعني قلتي ما اعتذارتكن ام نشن كار بكن الشنغالي ده بر او وضعي ني ارام الشنغالي ده من رأيي من حتى وضع الشنغالي فيرنجيا شنغال نايت افادان كرن ده بهمي خلق بظن شكو احتمال انا قال لك خلقي شنغاري وخلقي ديتر غازن دكش ما بكي وكو باريس قام وصل اجبرش حتى في قاوي الشنغال نهاتي افادان كرن ازد بيجمكو جيجري كي باريس قام وصل موضوع الشنغال نا موضوع امكانياتها نا موضوع خدماتها حتى انكي اف نا ارامل شنغالي ده حتى انكي خلقكي مدنيتي كشتن السرهويه وحتى انكي مالي دولتي تي نهبان دنبروج كاس نزانت كيا هتانكي اف جهات السياسيه اجدرفا هاتين دستي خل الشنغاري دستي وان الشنغاري ده بالشنغال نايت ابدا كرن دبي او كاس درك من الشنغاري ده الشنغال جارك عادي بيت ابدا دوري ايوت شيوكو محافظه لسر او بابت سر او بابت ما قالك دا خواست كر راستي من وكو يعني ولا يعني اداريين ولا يعني حكومي آلي إداري ما برسمي داخواز جوان كركو بدرك الشنغاري ما وكو باريس قها موصل جي مجلسها باريس قها موصل بريارك دا بدركة نوان الشنغاري يعني بريارك دا أو قواتي هاتين الشنغاري دا دبي الشنغاري دا كيف تكون قواتي عراقية نقواتك عراقية خلكي الويري خلكك عراقية أصلا ما أبخو ما دا خوازش بغداد كري ما دا خوازش همي دولتها كر أو دولتي مهتم بشنغاري شكو قالك دولتنا اهتمامي بمحافظة موصل هميت اهتمامي بعراق كن جبلي اهتمامي باريس قها موصل كن جبلي اهتمامي بشنغاري جيت كن ما دا خوازش همي دولتها كر تدخلك يمكن الفي موضوعي ده كو اف موضوع شارع سر بالدبي شنغال وضعي ارام بتشاليه امني بدا ام كارم دست بكار بكن الشنغاري ده وافخل كدر كبت حتى افخل كدر نكبت من متاكد ان هر خلق الشنغاري بين توصى وهر شنغال نايت عافد انكرت تجارة بهورنك كسك مستعدها ببيل الشنغالي دكار بكي ودست بافد انكرنا شنغالي بكي هطانيكي اف وضعي خرابي الشنغالي ده خاصة ما يعني ما تجاربتين ما تشكو القى المنظمات ما تجاربتين بله انسحابك يعني اوان لا ده بيت انسحاب هي سبابتك جرمه اوان دستي هاوكاريان دريش كردوه يعني اجر او موضوع شارع سنه كريت من رايي من خلق الشنغاري دبي بزان بيتن اهتمام افرو مجتمعي دولي الديا الشنغالي احتمال برشتي هيفكا ديوي اهتمام النادي الشنغاري دبي خلق الشنغاري دبي خلق الشنغاري حتى داعش الموصل ده هتانك داعش البعاج العفروان ده هتانك داعش العراقي ده دبي خلق الشنغاري فيف درفتي استغلال بكدبوخو دبي بزان بيتن هتانك داعش هي دعمك دولية هي وقت داعش نما دعوة دولية دي صستبتن ده بيقف دعم بيه استغلال كان دعم دي شوي ايه استغلال كان وضعك آرام المنطقة خو بيدا بكي دات تكاربي دعمي شوي منطقة ربيني من رأيي من أول بجد ده بي كاربيا كان نسر في موضوعي خلق الشنغالي معني اللي في موضوعي ده شهمي خلق دي بيهتر ده بخلق الشنغالي بدركبي بصراحة بجوان دركب من الشنغالي دا جارك هذا الشنغالي بيتعاود لكن دركب من الشنغالي دا خلقي آوارة المخيمات جارك هذا بزوري الشنغالي ده بالجرأة بدنا خاصة أول جاي الشنغالي ده بي أو في تشتي بيجنا وان كاسا أو في خراب كار يلقى الشنغالي اشتنا في الشير مش همي على يجي از بيجماتا داعش قال خراب كار الشنغالي كر داعش جرائم الشنغالي كن الشعر دي النكرية داعش شنغال ويران كر بس او كاري ايفان جهتا الشنغاري كري بشتي رزقار كرنا شنغالي نبقى لقي كيمي داعش يعني الشنغال هاتا ويران كرن الشنغال هاتا خرا كرن يعني تصور كيما وكو باريس قها موصل ما قالك جارا هول داكو امكاربن جردك تشكن احصائيك تشكن كما تشي ضرر هي بشتي دركفتنا داعش الشنغاري افرو ما جردك تشكر مثلا ما هو قاس محاوليت كهرباء يتهاتي ندزين بشتي اسبوع كادي عدد مضاعف بو شكو دزيا بردوان بو خراب كاريا بردوان بو شقبالي فان لا يانا يجي هذا طبعا همي اسباب كشنقال نهاتي هذا دانكر دبي خلقك بزانب في موضوعي وخلقك بجدي بنام برا وستنجي نهمي تشتش مسؤوليات الحكومتين راسها همي مسؤوليات الحكومتين بس هم قالك جي مسؤوليات خلقك نجي دبي خلق جي في تشتي هاري كاربل في تشتي خلقك بصراحه بالجوانا
ڕۆژێکەوە هات هاریکاریامەکە سەر هەردوو چاوە ئەم مەمنون نیشوە کەرم کن دەرکەون دامجارێکا شنگالی ئاوادان کن ئەوە سێ ساڵە خەڵکە شنگاری بن مخەیاماتەدا یعنی هەتا کەنگی دمین نووسە دەبێ ئەف تشتە ئەڤ ریسالە واضحش خەڵکی شنگاری بگیری ئەوانە وەم هێویدارن کو ئەوژی استیجابە بکن لەسەر وی مەوضوعی ئێوەکو حکوومەتی ینی مەحەلی کە بەرپرسی یەکەمە لە منتیقەکە هیچ دانوستاندێکتان لەگەڵ ئەوان کردووە هیچ ینی دانیشتێکتان لەگەڵا کردن ئەم قسانیان پێ بڵێن ئێمە بخسەرۆکە لژنەکی بووم وما ئەوەلا شنگار هاتی ڕزگارکە مەدڤە ئەم ڕاستن ڕاستوخۆ ئەم موظفی خو کارمەندت خو ببن دەوائرت خوی دەولەتی داوای ڕافەکەندام کار بن کە دەست بکاری خو بکن وەکی هەمووی منتەقی وەکو زمار وەکو ڕەبیع وەکو شەمالی ئەمە سەرێ ئەمە مەسئولێ لژنەی بووم مەسئولێ لژنە بووم و خو سەردانە هەمووی حزبا کرد نەبەسوان من سەردانە پارتی کرد پارتی دیموکراتی کوردستان من سەردانە یەکەتی کرد من سەردانە پەکەکەی کرد من سەردانە هەمیا کرد من داخواز جوان کرد وبان دوائره خالی بکن و تسلیم ما بکن دام کاربن دست بکاری خوب کن همی که استعداد خود دیار کرد بلی وان گوی ما ارتباط عمل قلب بغداد وقت بغداد فرمانه که ندیم بغداد نبی جمع درک و نجبان وارجای ما درنا كابين ومع العلم او كسي اخفتنا قلت من او كسك اصلا عراقي باشە تۆ لە قسەکانە ینی پێشتر وتی کە ئەوانە خەڵکی نەعێراقین ینی بەڵام ئەوان ئیدعای ئەوەکەن کە خەڵکی خودی شنگالن ینی خەڵکی شنگالین و خەڵکی منتیقەکەن و ئێزیدی ناوچەکەن بۆچی ئێوە بۆ شێوازە وەسفیانەکەن کە خەڵکی ناوچەکە نەبن ئەبیژم صدام 35 سالە حزب بعث حكم العراقي كر 35 سالة محاولة كركو هويا شنغالي وخانقيني وكركوكي بقهرتن 35 سالة بهمي وسائل بله افكاري فيغا فيت يقرن ده هويا شنغالي بيتا قهراندن هويا شنغالي نايتا قهراندن هويا شنغالي بتاريخك يا هاتي او كاس ازد بجمتا او كاس موجود همين عراقينا راسه عندك الشنغاليه القلواني تشوين بس او كاس الشنغاليه ويت هاتي نخاف عندن من هي فيدارم او خلقي هاتي خاف عندن والقلوانا فيكاري كتن من هي فيدارم كو جارك هاتي فقرن وبزفرن كو بالظالمن ابا نا نش خدمتا شنغاري ابا نخدمتا خلق الشنغاري دبي فقرن كو بالظالمن تشكو هتانك او الويرين او هتانك افشنغال يد موجود القلوان بصفتها الشرعيه دنوان شنغال نايت افادان كرن وهر خلقي وان دل المخيمات هذني شبر فيك يا سيدي دار يعني من بيجي من واضح كركو افا اركي خلقي الشنغاريه دبي خلقي الشنغاري في واضح درك في داخوازي بكتن باش برابر برنامج كمان برو كوتايت شي بلان برسياري هي براسي بلاي منو غرينغا وبلاي خلشي شو رنغام اكريت يعني يوا جردك تان كرد بيت لبدايتي شر داعش تا استا چەند کەس کوژرا و بریندار هەیە لە مووسڵ بە شێوەیەکی گشتی ینی بە شێوەیەکی عام کوژرا و بریندار چەند هەیە هیچ والله احصائيات درسنين احصائيات تشكو قالك المدنية هنا كشتن تنظاني عندك داعش همي وسائل بكارينا يعني مثلا او يا موصل جديد او كاري ثابري فتره الموصل الجديد دا تشيبوي يعني حتى فيغافي هذا تقريبا هيفا بهترا او كارثه تشيبوي حتى فيغافي احصائيات الدقيقين شو احصائيات الدقيقين وهيش محاوليك نبوي احصائيك هبي لو اكيد او جنازي وبليندار دقهنا دائرات صحه ودقهنا مستشفيات الطب العدلي موصلي الطب العدلي شنو ما فاكر يا نويه تقريبا هيفك ما يفكر شكو اصلا دايره نبو يعني هذا همي مشاكل بارزقها موصل شكو مؤسسات الدولة جبن شوبون يعني وقت داعش درباز بي تشتق نهلابو همي تشتجبن برو يعني اف احصائيات حتى في قابلين من بلا صريح بالقلت اف احصائيات نين شكو مؤسساتنا مكاربن وان احصائيات ابكن يعني قالك بريندار شوان هادنا جوهاستن هوليري اصلا حكومتي اقالي نبو الوقت الشر قالك جيفات جوهاسنا بغداد اصلا حكومتي اقالي يعني افتش تهمين مشاكل من بيجبري حكومتها محليه مصر باش اما اجمع العلاقه بيني يو يعني حكومتي هريم هي كعلاقتان باشن بلام بابتي هي لكاتي اودان كرنوي موصلا ايوتا چن تواني وتانا يعني سود مفاله كرتي تايبت كرتي اهلي لهريم كردستان وربقرن لبواري عماري يعني كرتي تايبت كرتي اهلي بحث الشركات بل الشركات اهلي واني لبواري اودان كرنو ايشكن يعني اما وكو فارزقها موصل طبعا اف
ینی مەقسەدەکەی من لەوایە ئێوە لە جیاتی ئەوەی لە دەرەوە لە وڵاتانی تر لە وڵاتانی بیانی غیرە عێراقی شەریکات بێنن بۆ ئاوەدانکردنەوەی مووسڵ چەند سووتان لە هەرێمی کوردستان وەرگرتووە کە ژمارەیەکی زۆر شەریکاتی محتەریفی تایە. ئەکیید ئێمە طبعا وەکو پارێزگا مووسڵش ڕۆژە ئەوەری دەمان مەبخۆ وەکو پارێزگا مووسڵ مەچی جارە داخواست نەکرد و شەریکاتێک بێ سەجلاندنە لە بەغدا بێت دەبێت تەسجیلاوی فەرڵەن بەغدا بێت نها حتا بەس تەسجیلاوی کوردستان بێ حكومة هريمة كردستان بما قبول تكن هذا طبعا امتياز قدنا وانا طبعا اكيد اعتماد مسا الشركات الوطنيه به من وان شركات كردستاني هميات بيجمع وانا جي تجاره بلا بهورنا كنكو جوازيك خبن نيفوان وشركات عايدي بجريداي بغداد يعني ان شاء الله او درفت برانبري هم يا قريبة وما وكو حكومتها محليه موصل همي فرصت افدان كرنا موصل صد بشفافيات بۆ هەممی خەلکەکی ئێنە دیارکردن هەرچی خەلکە استعدادەکەوی هەبێ کو بەشدار بێت ئاوادانکردنا مووسڵ ئەکید ئێمە مەمنونی وان بکو بێن هاریکاریامە بکەن طبعا ئێمە وەختی تعامل لەگەل شەریکەکە هەرێمە کوردستانی بکەن ژمارە باشترە چکو شەریکەکە ئەژنەبی بەشدەرەوەی وڵات هاتبێ خاستن چکو نزیکە توکاربی تعاملەکە ڕاستوخۆ لەگەل بەکەی وەختی مەشاکلن چێ بن وەختی هەودێک چ بن حەلاوان سەهەلترە ئش بەرڤێک ئێمە دەری ئینشاءڵڵا دەبێ هەموو همي شركات ريفا قريبه شركات الهريمه كردستان تسجلاندي ويا البغداجي اكيد اولويات شوان ربي لسه الشركات دي و وكو زانيه يعني زانيار البردستيما قالك شركات قالك موظنين معتمد الهريمه كردستان هين ان شاء الله او دبنا خداني بشكش افدان قرنا موصل ان شاء الله بازرگانی لە بینی هەرێمی کوردستان و مووسڵە ئەو بەرەی ینی کە ڕزگار کراوە ئێستا چۆنە؟ وێگاوی گەلک باشە ئالی هەولێرێڤی باشە ئێمە بەری تقریبا بەری طبعا ڕاوەسای ئەسڵان نەبوو بەس وێگاوێ نوکە دەرگەهیڤە بووی بەری تقریبا 15 ڕۆژە ئێمە وەکو حکومەتە مەحەلی سەردانە جەنابی سەرۆ کرد مەداخوازش جەنابی سەرۆ کرد و دەرگەهە نێڤ پارێزگا هەموو مووسڵ و پارێزگا دهۆکێ دەژی وەکو هەولێرە دانێکی حرەکە و چون و هاتن بێ دانێکی شعالی اقتصادی وەکو حرەکەک بکەویە مووسڵدا برایە من vێگاڤش ئالی هەولێرێ بە گەلک حرەکەکە باشە هەی بەس شعالی دهۆکەوە هەتا vێگاڤێ نەبووە کارێک سەرتیەکردن جەنابی سەرۆک موافقەیە مەبدەئیدا و ڕێکال نێڤ دهۆک و مووسڵ دەژیڤە ببێتن ئینشاءڵڵا زووترین وەخت ئەوژی دەڤە بێتن سەر بریارە جەنابی سەرۆک ئینشاءڵڵا دێ ئەوژ پارێزگەها دهۆکژی دەبێ خوددانی بەشێکیش عالی اقتصادی پارێزگەها مووسڵ بەڵێم ئێمە پرسیارمان زۆر ماوە بەڵام کاتەکە کۆتایی هاتووە بەڵام ئەگەر شتێک ئێوە ویست بێتان بیڵێن نەتانوت بێت چ شتێ بەلاتانەوە گرنگە گەربی بێت لە چەند والله من اولا مدفيا دعوه الحكومه تاع بغداد بكم كو هاري كاري باريزغا موصل كتشكو باريزغا موصل بشتوانيا كما ظنت بيتن اما بخون نكارن فان مشاكل حل كان غير حكومه تاع بغداد بجدي تعامل الكلمه كذن ابا نقطه يا ترجي وكم من قوتي رسالة يومية من تشكو شنغالي ما تبيش متحيز من الجل شنغالية من داخوازش خلق الشنغالي كونكو أو كسيل جل باكا كي فيغافي وفيغافي بوين عائقك البرامبري أفدان كرنا شنغالي إيش خلق الشنغالي من داخوازيا من أوكو فقرن وفي أصلاً بشامة بدنا عليكم هم كاربن جارك هذه زوترين وقت شنغاري آفا بكن ودا خاصيا من نفس الوقت شبكة كي يجيكو أوجي دستخو شنغاري بكيشن دارن كي خلق شنغاري فقر يا شنغالي وشنغالي بس رزيل من الفان مخيمات والله برز عبد القادر شنغالي جيجري يكمي بارزغاري موصل زور سباس وامد بوتان دستوزي ممنون والله بيناني برز دوای ناوبڕێکی کورد لە تەوەری دومی بەرنامەکە گەڕین وڵات. جارێکتر سڵاوتان دەبێت وەک لە بەرای بەرنامەکە ماژەم پێکرد لە تەوەری دووەمان قسە لەسەر کاردانەوەکانی بانگهێشتی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی عێراقەکەین کە هەموو لایەکە زانن لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە دوای ئەوەی کە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بانکرا بۆ پەرلەمانی عێراق و لەوێ ژمارەیەک پرسیان ڕوبەڕوو کرایەوە دواتر کاردانەوەی بە دوای خۆی داهێنا کاردانەوەکانیش بەو شێوازە بوو کە هەندێک لایەن پێیان وابوو ئەو بانکردە بە تایبەتی کە ماوەیەکی زۆر بەسەر
دوایین هەڵبژاردننی عێراقدا تێپەڕیوە و زۆربەی پرسیارەکانیش لەسەر ئەو بابەتە بوون کە بابەتێکی سیاسیانی وا لێک درایەوە کە بابەتێکی سیاسیە هەندێک لایەنی دیکەش پێیان وابوو کە بابەتەکە بابەتێکی پیشەیە و ئەرچی پەرلەمان لەسەرم بابەتانە سەبکات بۆ مەبەستە بەڕێز سەربەست مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە کاک سەربەست ئەم کاتت باش من یەکەم پرسیار لە ئێوە کەم بەوەی کە ئێوە خۆتان چۆن لەو بانگێشتکردنە دەڕوان ئێمە دوێنێ کە بانکراین لە کۆبوونەوەیەکی ئاسایی ئەنجومەنی نوێنەران کە پێش ئێستا ئەم وەختەکە دانرا بۆ ئامادەبین حەفدە پرسیار ڕەوانەی ئێمە کرابوو کە وەڵامیان لەسەر بدەین بە بچوونی خۆمان دەزانین مافی هەر ئەندام پەرلەمانێکە ئەو کە بەپێی دەوری خۆی چاودێری و ڕقابی لەسەر دەستگاکانی دەوڵەت بیکەن بەڵام کە ینی چاومان بە لەسەر پرسیارەکانمان خوشاند بینیمان زۆربەی هەرە زۆری پەیوەندیان بە هەڵبژاتنی پێشووی بوو و هەڵبژاتنی پێشووی ئەگەر هی پارێزگاکانی دەرەوەی هەرێم بێ 4 ساڵی دەبق لەسەر یان تێپەڕیوە واتە حتا مدەکەیان تەواو بووە ئەگەر هی ئەنجومەنی نوێنەراش بیتن 3 ساڵ تێپەڕیوە و بەپێ دەستور بڕگەی حوتەمی مادەی 93 و دیسان بە مادەی 94 محکمەی ئیتحادیە ئەوە مسادقە لەسەر ئەنجامەکان دەکات کە مسادقە لەسەر ئەنجام دەکەوە بەبێ هەر دەستور ئەو ئەنجامەکان دەبنە کوتایی و کەس بووی نییە دوای ئەوە طعنی لێ بدات بەڵام کە تێپەڕبوونی ئەو مدەیەمە تەسەڵمان ئەوەیە کە ئەوە زیاتر لە مۆزوعێکی سڕای سیاسی چەند لایەنێکە لە ناو عملیەی سیاسی ئێستاکە لە عێراقدا هەیە جگە لەوەش بە خودی ئەندام پەرلەمانەکە کە پرسیارەکانی حەفدە بوون وازی لە سێ ئەوە هێنا لە سێ پرسیار هێنا بە تەسەوڕمان ئەوە دلیلێکە کە ئەو وەڵامانەی ئێمەماندانەوە هەمویان مقنع بوون لە نسبەی هەرە زووری ئەندام پەرلەمانەکان داوا دەکەین و بە تەسەوڕمان مقنعیش بن لە لای خەڵکی عێراقیش کە زۆربەی هەرە زۆری خەڵک نازانێت لایەنی فەنی تەکنیکی لە هەڵبژاردن چێ بوویە هەڵدەستێت تێکەلای بەیانەکان دەکات تێکەلای ینی معلومات و ئەوانە دەکات تا مووقفێکی سیاسی ئەوە ینی لە خەڵکانێک ڕابگەین و ئەو مووقفە هیچ ئەسڵ و ئەساسی لە واقعدا نییە باشە ینی جەلسەیەکی ترماوە بە پێی زانیاریەکانی ئێمە و ئەوەی کە بڵاو کرایەوە کە لە هەفتەی داهاتوە جەلسەیەکی دیکەی پەرلەمان سەبارەت بە هەمان بابەت ئەنجام بدرێت ئێوە پێشبینی چیەکەن پێتان وایە پەرلەمان طبعاً من ئەمڕۆ لە زۆرە لە میدیاکانە بەرچاوم کەوت کە وەڵامەکانی بەڕێستان بەلای زۆرێک لە پەرلەمانتارانەوە مقنع نەبووە ینی قەناعەتیان پێی نەبووە ئێوە چاوەڕێ ئەکەن کاردانەوەی دیکە هەبێت لە پەرلەمانە بە تایبەتی قسە لەسەرەوە ئەکرێت کە ئەم کۆمیسیۆنە لە کار بخرێت ئێمە ئەو جەلسەی داهێت ئێمە ئامادە نابین لەوێ تەنیا کۆبوونەوەکە لە ئەندام پەرلەمانەکانە لە سێشەمەی بێت و ئەو کاتە هەر کەس یان هەر کوتلەیەک با بڵێن بیرروبووچوونی خۆی دیار دەکە کایە ئەوە وەڵامەکانمانە مقنع بووینە یان مقنع نەبووینە و بڕیاری ئەخێریش لە پەرلەمانە ئێمە هەر بڕیارێک پەرلەمانی بداتن بەپێی دەستور ئێمە پابند بۆ بڕیارە و ئەگەر بینیمانیش غۆبنێکی تێدایە لای ئێمە توانین پەنا ببین بۆ محکمەی ئیتحادی باشە ماوەی فەرمی ئەم خولەی ئێوە چەندێک کاتی ماوە کاک سەربەست ئێوە چەندێک کاتان ماوە بە شێوەیەکی فەرمی لە عێراق وەکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئێمە کەمتر لە 5 مانگمان مایە لەبێ لە 23 مانگین و ئەوە ئەو خۆڵی ئێمە تەواو دەبیت بوویە ئەوە ئەتوانم بڵێم هوکارێکی دیکەشە بڵێن کە ئەم
بابەتێکی سیاسیە زیاتر چونکە ئێمە خۆمان هەر کە پێنج مانگمان ماوە ئەتوانێت یعنی تاوە دەبینەوە پەرلەمان ئەتوانیت ئەگەر هەنێک خاڵی لەسەر هەنێک لە ئەندامەکانی کۆمسیۆن هەیە یان لەسەر هەمویان هەیە ڕێگا پێیان نادا جارێکی ترن خۆیان کاندید بکەنەوە لە دەورەت بێت و ئەگەر خۆ کێشەی یاسایی یان کێشەی فەساد و کوڕێپشنی لەگەڵ لەسەر هەنێکیان هەیە خواتوانن دیسان هەموو کەسێک نەک بەس ئەندام پەرلەمانەکان بەنا بە قەزا ببن کاتە ئەو کاتە بڕیاری خۆی دوایی بداتن. باشە زۆر قسە لەسەر کەسێک هەبوو لەم بابەتا کە ئەویش مێغداد شەریفیەکە لە کوتلەی مالیکیە بەڵام ئێمە بینیمان لەو جەلسەی پەرلەمانە لەگەڵ جەنابتانە ئامادە نەبوو هۆکاری ئامادە نەبوونی چی بوو بە تایبەتی زۆرە لە پرسیارەکان ڕوبەڕووی ئەو کرابوویەوە ئەو بابەتی ینی کۆمەڵێ بابەت کە باسییان کرا ڕوبەڕووی ئەو کرانەوە کە وازانم ئێوە لە جیاتی ئەو جوابتان نایەوە. بەبێ دستور و بەبێ یاسای کۆمسیۆن ژمارەی 11 ساڵی 2007 ئەمن بەرپرسی ئەو دەستگایەمە و ئەمن تەمسیلی دەکەم لە بەرامبەر غێری جیهات بۆیە ئەمن ئامادە بدەبەوە هەر خۆم دەبێ وەڵام بدانم ئامادەبوونی ئەوانیان ئامادە نەبوونی ئەوان پەیوەندی بە بڕیاری منەوە هەبوو ئەمن نەمهێشتەر هەمویان ئامادە بن ئەو خەڵکانێک کە بینیم زیاتر یارمەتی وەڵامەکان دەنەوە زیاتر نابێنە کێشە لە ناو خودی هولی پەرلەمان نەم هێشت ئەوانە ئامادە ببن و ئەو کابرایە لە فترەی هەلبژاتن سەرۆکی ئیدارەی ئینتیخابی بوو ئێستا سەرۆکی ئیدارەی ئینتیخابی نییە دوای ئەوە سێ کەسی دیکە ئەو ئیدارە ئیستیلامیان کردیە ئەگەر کەوتمان زیاتر دیارە کێشەکە سیاسیە چونکە ئەو خەڵکانە سەدرریەکان دەزان ینی بە بڕواان ئەوە نزیکە لە لایەنێکی سیاسی وەتە بیر و چاڵاک و کردداری ئەم کابرا زیاتر لە ئەو لای نەبووە و ئەوە ئەو خاڵەیە کە ئەمن هەر دەڵێم ئێمە کەوتینە نێوان سراعێکی سیاسی هەموو لایەنەکانیان هەنێک لە لایەنەکەن عەلە لەقەل دەیانەوێ ئێمە باجی ئەو سراع بدەین. باشە ینی ئەگەر سەراحەتتر قسە بکەن ئێوە نەکەوتونەتە بینی بەرداشی ململانەی سەدرریەکان و مالیکی؟ ئەمن لە پێش 2 مانگ تقریبان ئەمن ئەم بۆچوونەمدا بوو لە تەلەڤیزیۆن و هەرایەکی لە دوای خۆی هێنایەوە بە تەسەوەرمان تا ئێستاش بابەتەکە هەروایە. بەڵێ ینی ئەوەنەی ئێمە زانیمان لە کۆتایی جەلسەکە ینی ئەو مەشعانجبوری شەو قسەی کردووە کە 38 پەرلەمانتار لە نێو هۆڵەکە ئاماونەتەوە ئەمە نیشانەی چییە؟ بەڵێ ئەمە بەپێی هەموو ئەوانەی کە لە مۆزۆی پرسیار و مەسج کە چوون مەسجی بەرامبەر دەگاتن لە هەر دانیشتنێک نەک لە پەرلەمان لە شوێنێکی دیکەش ئەگەر خەڵکانێک بڕوایان بەو مەسەلەیە نەبێت مەسەلەن لەوێ نامینیت بەتەسەڵم ئەو خەڵکانە کە دەرچوون گەیشتنە ئەو قەناعات تاکە ئەم مەوزوعە زیاتر سیاسیە و جگە لەوەش وەڵامی کانی کۆمسیۆن جێی متمانەی ئەوانەیە و جگە لەوەش دووبارە دەکەمە خودی ئەندام پەرلەمانێک کە پرسیارەکانی دەکرد 17 پرسیاری هەبوو وازی لە 3 پرسیاری هێنەوەتە تەنیا 14 پرسیاری کرد ئەوش بە تەسەوەرمان هەروایە کە خودیش لە داخلی خۆی ئەو گەیشتە تەحەدێک لەو قەناعەتە کە پرسیارەکان ینی ناگانە ئەو مەسەلەی کە ئەو دەڵێت کوڕێپشن و شتی وایە جگە لەوەش وەڵامەکانی ئێمە مقنعم بووینە و بەپێ یاسا و دەستور ئێمە ئیشی خۆمان کردیە. باشە ینی ئەو بابەتەی کە ڕوبەڕووی ئێوە کرایەوە کە دیارترین بابەت بوو لە زۆرێک لە میدیاکانە و لە میدیای ئێمە شۆ بوو بە جێگەی قسە ئەوەیە کە گوایە دەنگدەری ئێرانی و ئەفغانی ینی لە دەنگدانەکانە بەشداری کردووە ئەم بابەتە ئەسڵ و ئەساسی هەیە یان ئەمە بابەتێکی دروستکراو بووە لە کاتی هەڵبژارنەکانە یان ئەو قسەیەک دروستکراوە؟
ئێمە لە کاتی خۆ ئامادەکردن و هەڵبژاردن چەند حاڵەتێک ڕوبەڕووی ئێمە بووە لە بەسڕە زیاتر لە بەسڕە خەڵکانێک هەبوو دایکەکە ژن ینی ئەوە بووە عێراقی بووە بەڵام مێردی یەمەنی بووە یان وڵاتێکی تر بووە بۆیە ئەوە وەزارەی تیجارە ئەو بیتاقەی ئەرزاقی لوی سەرف کردبووە ئێمە هەموو جارێ دەڵێن کە چونکە تا ئێستا هیچ ئیحسایەک نەکرایە ئەوە دەمێکی درێژە ئەو بیتاقانەی کە ئێمە دوای ئەوە هەرساین بە چاپکردنی لەسەر ئەساسی قاعدەی ئەلکترۆنی سجلی ئێمە کە ئیسینا دەکەدەتە لەسەر بیتاقەی تەموینی واتە هەنێک حالاتی ئەوە تێپەڕی بووە چونکە بیتاقەیان هەبووە بەڵام کە هاتن وەربگرن ئێمە چەندین ڕێنمایی توندماندانا بوو کە دەبێ هەر کەسێک بێتن وەسیقەیەک لەگەڵ خۆی بێنیت کە فعلان عێراقی بێت چ جنسیە بێ یان ئەوەی پێی دەڵێن ئەحوال مەدەنیە بوویە چەندین حاڵەتی وە ڕوبەڕووی ئێمە بووە ئێمە ینی نەمان هێشت کە مەسەلەن ئەوان وەربگرن لە ڕۆژی دەنگدانیش هەمان ئەوە هەیە دەبێ هەر کەسێک دوو وەسیقەی لەگەڵ خۆ بێنێت یان ئەوەی باجی ئەلکترۆنی جگە لە وەسیقەیە کە وێنەیەکی خۆی پێوە بێ لە هەلبژاردنەکانی دەرەوە حاڵەتێکی سەیەم هەیە ئەو حاڵەتێک کە هەر زۆر کەسان هەنا دوو جنسیە هەیە و بەپێی یاسای عێراقی یاسای جنسیە ئەمە حاڵەتێکی سروشتیە بۆیە کە زۆر خەڵکانێک هاتن مەسەلەن وەسایقیان هەبووە دەنگیان داوە بەڵام کە تەدقیقمان کرد لێرەوە دوای مەسەلەن هەر دەنگدانی دەرەوە تەواو بووە ئێمە 8,000 و زیاتر لە 8,400 کەسمان دەنگی ئەوانمان ینی ئێلغا کرد لەبەر ئەوە کە لو ئێمە ئەوە بوون کە ئەوانە فعلان عێراقی نینەوە دەمێکی درێژە لە دەرەوە ئەمە بەتەسەوەرم زیاتر ئەو ئافرەتەی کە پرسیارەکانی دەیکرد دەیویست خەڵک دەنگی ئەو خەڵکانەی ئەو ئەندام پەرلەمانانەی لە خۆی بێنیتن و جگە لەوەش مۆزوعێکی عەلامیە زیاتر لە مۆزوعێکی ئەوە یعنی کە حەقیقی ئەمان بەداخەوە هەنێک لە دەستگاکانی ڕاگەیاندن و هەنێک یانیش دەستگاکانی ڕاگەیاندنی کوردی بووە زۆر دوێنێ گەڕامەوە بینیم زۆر چەختیان کردیە لەسەر ئەو خاڵەیە کە ئەوەش بەتەسەورم ینی حالەتێکی تەواو نییە ئێمە خاڵێک لە ناو بەحرە بێنین جەختی بکەینەوە یان خاڵی وەرەقەیەکی هەمووی سپی بێ خاڵێکی سووری لێبێ بەس بڵێن وەڵا وەرەقەکە خاڵێکی سووری لێبێ خۆ هەمووی سپیە بەس بەقەلەم نقطەیەکی سووریان لێدا ئەمە زۆر جار بەعلمی نەفس ئەوەیە کە دەڵێن هەر لایەنێک کە پرسیار دەکات و شێوەی پرسیارەکانی زیتا تەسیر لە شعوری خەڵک بکات خاصەتەن خەڵکی ئێمە بەداخوا زۆر یان ئامادەیە تفکیریان و ڕایان دروست دەبی زیاتر بە میدیا نەک بە وەقاع و نەک بە وەک فعلە کردارەکان چۆن ڕووی داوە. باش ینی ئەوەی ئێمە بیستومانە کە زۆرێک لە کوتلەکان پشتگیری لەو کاندیدانەی خۆیانەکەن کە لە کۆمیسیۆنی باڵان یان ئێمە بمانەوە نەمانەیە کۆمیسیۆنی باڵایی سربەخۆیی هەڵبژاردنەکان بە تەوافق دروست بووە لە ماوەکانی ڕابردووە ینی هەر یەکیە لەو کەسانی کە لەوێن ینی حسابە لەسەر کوتلێ یان لەسەر لایەنێک ئێوە لەسەر کوت لە کوردستانیەکان حساب کراون و ئەو کوتلانەی دیکە پشتگیری لە کاندیدانی خۆیان لە کۆمیسیۆنەکەن ئێوە پێشبینیەکەن کوت لە کوردستانیەکان بە کۆی دەنگ پشتگیری لە ئێوە بکەن یان هیچ پەیوەندی هەیە لە بینی ئێوە پێشوەختە قسەتان لەسەر کردبێ لەسەر ئەم بابەتە؟ من زیاتر حەزەکەم ئەو مافە لۆ ئەو بەڕێزانە بەجێبێ لەم ئەو هەر کەس هەر لایەنێکی سیاسی خۆی ئەو خاڵە ینی تەرازوو دەکاتن کە بزانی ئەیتن چۆن بڕیار دەدا بەڵام بە تەسەورم ئەم خاڵە لە ڕوویەکی دیکەوە ئەو بابەتە دوور نییە کە دیسان هەوڵێکی دیکە کە ئەو شوێنە ئەتوانم بڵێم شوێنێکی و تەنیا شوێنێکی گرنگ ماوە هی کورد لە بەغدا
شوێنی تر هەیە دوو وەزیری دیکەمان هەیە بەڵام بەو ئەهمیەتە کە کۆمسیۆن ڕێگە چارەی سیاسی لە هەموو کە بە هەڵبژاتن ئەنجام دەدەواتە لە هەموو عملی سیاسی لە عێراق دروست دەکاتن بەتەسەڵم ئەوە دوور نییە هەدەفێکی دیکەبی بوویە ینی پێم باشەوە دەواش دەکەم و پێشبینیش دەکەم کە کوترەکانی کوردی بە کۆی دەنگ ئەو تەوەجوه هەبێ بەڵام احتیادیە ئەگەر چەند ئەندامێک بیر و بچوونی خۆی تایبەتی خۆی هەبێ و ئێمە ڕێزی لێ دەگرین. باشە تۆ پێت وە بۆ پرسیارانەی کە لە ئێوە کرا بۆ شخصی سربەست مستەفا بوو وەکو سەرۆکی کۆمیسیۆن یان بۆ کۆی گشتی کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژارنەکان؟ نەخێر لۆ شخصی من نەبوو لۆ کۆی گشتی کۆمیسیۆنەکە بوو و خودی ئەندام پەرلەمان لە دووسێ جا لە قسەکانی خۆی وتی دووبارەی کرد ئەمن احترامی شخصی تۆ دەکرم و ئێمە دەزانین ئەو خاڵەش خۆیش دەزانیت هەموو خەڵکیش حەزەکەم لە دەستگاکانی ڕاگەیاندنیش کە ئێمە مەجلسێکمان هەیە کوی دەنگی ئەو مەجلسە بڕیار کە دروست دەکات کە بڕیار دروست دەبە ئەنجا دەبیتە بڕیاری وەزیر لە مەسائلی سەرف ئەمن هیچ مافی سەرفم نییە بە پێی یاسا ئەمن ناتوانم یەک فلس سەرف بکەم لەوە ئیلا مەجلس سەرفی بکە واتە بە تەسەورم مۆزوعەکە دیارە هیچ پەیوەندی بە من نییە هەر دەستگایەک ئیشی بکە ئەکید دوور نییە لە لای هەندێک خەڵک هەنێک خاڵەکانی یان هەنێک کردارەکانی بە هەڵات نیشان بدەن خەڵکانێکی در بە خاڵی بەهێز نیشان بدەن یان تەلەکوێک یان ینی هەڵەیەک لێرە لەو لێ هەبێ ئەوە شتێکی زۆر احتیادیە چونکە ئێمە لە ئیش دەکەین لە شوێنێک پێی دەڵێن عێراق و هەموو کەسیش دەزانێت ئێستا عێراق چه سرایەکی سیاسی هەیە چه وەزعێکی باری ئەمنی خراپە باری خەدەمی خراپە زۆر شتی ینی هەیە کە للأسف گەیشتە حاڵەتێک پێی بڵێن ینی بەداخەوە ئەتوانین بڵێن دەولەی فاشیلێ لێ هاتووە بەڵام ئەمە واقعێکە تێککەوتوونە 4-5 مانگمان مایە دەبێ ئەو 4-5 مانگ تەواو بکەین ئەگەر بڕیارەکە یان قەنەعەتی مەجلس نواب دەرچوو کە وەڵامەکانمان هیچ جێی متمانەیە و ئەگەر گەیشتن ئەو قەنەعەتەش کە ئەو وەڵامەکان قەنەعەتیان پێ ناکرێت ئەوە لە ئەخیری بڕیارەکەی خۆیان بووی و دووبارە دەکەمە دیسان ئەڕێزی لێ دەگری. باشە بەڕێز سەربەست مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژارنەکانی عێراق زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم بەرنامەیە. فاتحە.